کەسمان هەیە مەسەلەن بۆ نمونە لە ستۆری فەیسبوک ڕسمێکدا ئەنێن گۆرانیەکانە سەریا بۆ نمونە لە تیکتۆک ڕسمێکی خۆیدا ئەنێت یان ڕسمی سروشتێکە ها ڤیدیۆیەکی شوێنێکی کردو گۆرانێکدا ئەنێ لایک و کۆمنت بۆ ئەوانە بنووسی گوناحبارەبی هەر بۆ وەکوەوەی کە مەسەلەن بۆ نمونە بۆ گۆرانی بکەیت. وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. من لخو مقصناكم هاوكاري كسانية بكن كتشاكا بلاوكنوا كإحسان بلاوكنوا ككسيكي تشاكا كتشاكا إيش أكاد بو تشاكا إيش أكاد. ولا تعاونوا على الإثم والعدوان. هاوكاري جناه سربيتشي مدن تاوان مكان بۆیە کەسێک کە کاتێک گۆرانیە بڵاوە کاتەوە تۆ کۆمنتی بۆ نووسی یا لایکی بۆکەی ئەمە ڕەواجدانە بە ئیشەکەی بە فەسادەکەی ئەم هەموو لەش فرۆشە ئەم هەموو کچە مۆدیێلە ئەم هەموو فەسادات ئەم هەموو یعنی گەنجە دەمپیسەی بوو لە ڕووی جەنابتان لە سۆشیال میدیایە پێیابوونە چێ ڕەواجیان پێدا قوربان ئەگەر من لایکی بۆ نەکەم و تۆ کۆمنتی بۆ نەکەیت و ئەو بۆی شێر نەکات ئەمانە کێ گوێیان دەگرێت بۆی ئەمە یارمەتیدانە بۆ بڵاوبوونەوەی فەساد. یعنی تۆ سیرکە ئەو گەنجانی کە خراپە بڵاوەکەنەوە ئەو ئافرەتانی خراپە بڵاوەکەنەوە لە ماوەی شەو ڕۆژێکە 5-6 ملیۆن بینەریان هەیە لەبەرچی لەبەرەوە خەڵکەکە هاوکارە لە بڵاوکردنەوەی ئەو فەسادەیە. ئەگینا ئەگەر تۆ سەیری نەکەیت و من سەیری نەکەم و من لە لای خۆمەوە بلۆکیان کەم و تۆ لە لای خۆتەوە بلۆکیانکەی ئەمانە دەنگیان بە هیچ کەسێک ناگات بەڵام خەڵک هاوکارە لە بڵاوکردنەوەی ئەم فەسادەیە. ويخوي پروردگارش الله أرشده ولا قرآن فرميت إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة. أواني حزة كان فاحشة لنا ومسلمانانا بلاو بيتوا خوي جورا عذابي كي الزور بأيش بويان دانا ولا الدنيا ولا قيامتش بوي بلاو كردنوي أو جورا بوستانا وهاوكاري كردنيان هر همي أجت أبواري فاحشة. دەستی خۆش بێ مامۆستاگیان وەڵی یا مامۆستا خۆ بن خۆم دەردی ئینوتی هەر ئەزانم کە گۆرانی وانە حرامە قەت لە ژیانم سواز بۆ خوا لایکی گۆرانیم نەکردووە زۆر هەر من ئەسڵەن هەر گوێی لێ ناگرم لە گۆرانی بەڵامەها خزم و چوزانم برادەر و دۆست و ئیتر هەمومان لەو نەوع خەڵکانەمە ئەناسین زۆر جار کە ئەیبینی گلەی شتێکە کاڵەکە ئاگە خۆتۆ نە لایکێکەکەی نە کۆمنتێکە ئەکەی چوزانم خۆت بە شتێک بە دوورەگری ئیتر لەبەرەوە پرسیارم کرد گیرا دڵنیام لەوەی کە گۆرانی و ئەوانە حرامان نە کۆمنتی بۆکەم نە لایکی بۆکەم ڕاستەکەی هەر گوێشی لێ ناگرم. دەی قوربانگیان گلەیەکە با گلەیکە براشی نەکەم بڵێ تۆ شتێکی باش بڵاوکەرەوە بزانم من 100 دەستخۆشی بۆ نووسم 100 جەزاکەڵاو بۆ نووسم بەڵام بەخواشتی حرام بڵاوکەیتەوە پارەشم دەیتی ئامادە نیم سەیری بکەم پارەشم دەیتی ئامادە نیم کۆمنتێکت بۆ بنووسم بۆیە قوربان لەو خەڵکە بێمنەت بنەزانی چۆنە بە تایبەت ئێستا من هەرچی خزم و کەسوکارم هەیە حەفلە بکات من ناچم قسم لەگەڵا ناکات ئەولا لەکە فەئەولا ثم ئەولا لەکە فەئەولا مادام لەسەرەوە قسم لەگەڵا ناکا هەر با بڕات قەی چێکە قوربان یا خزمی وان بۆ چییە برادەرێک بۆ شەکرا و خواردنەوەیکی حرام بانگم کات تێکەڵا حرامی تایە گۆرانی بێژێکی هێناوە بەسەر سنگ و ڕانی کێزانەکەی هەڵەدا بەسەر نازانم یعنی ئەو پەڕی بێ ئابڕووی بڵاوکاتەوە ناچم کاکەگیان لێم تو ڕابێت قسم لەگەڵا ناکا خزمایەتیم لەگەڵا ناکا بانەی کا قوربانگیان چییە بانەی کات بەڵا زۆر ڕاستە مامۆستاگیان خوای گەورە جەزاو باتەوە ئینشەڵڵا مامۆستا وەڵا پرسیارێکی کەش عەفو با زۆر لە کاتی هاوڕێیانیش نەگرین لە خوشک و برایان هەنێ ورتە بڵێن هین هەیە وتار وانە ها کورتە وتار هەنێ مۆسیقا و شتی ئەکرێتە سەرە ها جاری وا هەیە مەسەلە بۆ نمونە ئەو وتارە ئەو کورتە وتارە زۆر مەسەلەن بەلام و کاریگەریان خۆشە زۆر معقولە بەلام و حەزەکەم بڵاویکەمەوە ئەو گۆران ئەو مۆسیقایەکە لە سەرەتی گوناحە وانە گوناح براشی نەکەم گوناح نابێت گوناح نابێت یعنی بڵاوی نەکەمەوە ئەوەی کە مۆسیقای لەسەرە